لە بۆرسەی عالەمی گرانترێ فرۆشە تورکیا 200 ئۆنس کاکاتە چولین زیکی 65 وەرەقە ناوبەناو ئەم کێشەیە ئێمە تورکیا بۆمان دروست دەکات تەبەن زۆربەی زۆری ئاڵتونەکانی ئێمە وەکو سلێمانی و زۆربەی زۆری ئاڵتونەکانی تەبەن هەولێریش ئێمە تورکیەکەی هێنین ینی کاڵەکانمان لە 16 بۆ هەفتای تورکیا ئێستا ئێمە گەر بمانوێ ئاڵتون لە بۆرسەکانی تورکیا بکڕین لە جیاتی 4048 کەمە بۆرسەی دووبەیە بۆ نمونە لە تورکیا ئێستا بۆرسەی تورکیا 4250 یعنی 200 ئۆنس لە بۆرسەی عالەمی گرانترێ فرۆشە تورکیا 200 ئۆنس کاکاتە چولین زیکی 65 وەرەقە کاریگەری لەسەر بازاڕی لە دروست کردو باڵێ یعنی ئێستا من زۆر جار بە مشتری بڵم ئەمە تورکیا پێی بڵم مسقالی بە 730,000 ئەبێ بڵم دووبەیەکەشم هەیە مسقالی بە 800,000 جیاوازی لە نێوان زیێڕەکەدا هەیە ناجیاوازی نیە بەس تەنها جیاوازی ئەوان بەو شێوەیە ئەیفرۆشن پێشبینیان زیاترە ئەڵێن گرانترە بە ئیتر سەبەبەکانی تر خۆیان بە زۆرەمەیان سەپاندووە بەسەر بە تایبەتی عێراقا ئەمایان نازای هۆکارەکە سیاسیە چییە بۆ ئێوە کامیان ئاسانترە لە دووبەی بیهێن یا خورە تورکیا ئەگەر بە پێم سعرە بێت ئێستا لە دووبێەوە بیهێنی باشترە بەڵام دیسانەوانی کە لە دووبێن ئەگەر تورکیش بێت هەمان کێشەیە هەمان زیایە چێتە سەری تورکیا و لە بۆرسەی خۆیان ئاڵتون بەوە نافرۆشێت 4250 بۆ ئەم لەحزەیە بۆم کاتە